أول لما أنا بذكره طبعا أمي ربط بموضوع إرادة وشونك موضوع قدر موضوع جبر اختيار أمر ربطي بإرادة وهي دبي لا إرادة بوردي تبغي إن جاء دتوانين لموضوع جبر واختيار تبغي بدأ خوام درس أمانة ناتوانين بقينا موضوع جبر واختيار كعبارة لوي شون إنسان أجر اختياري هي أو بلانا فيشينا شيء ك هموش تكان حسب أو بلانا درون بروا شون اختياري هي أما يا ليك دجينيا أو طبعا أو برسيارية ك لو أنا كان دواترا أو دبي ولامي بدينوا ببيو ناصر ولامي دلات ومني شول ددم أو يكود دلاروني كماو لست دشينا ناو بابتك كوي شوية كاتك روح ديتا ناو إنسان وك حيوانك شونك إنسان زين دورك ولا زين دورك أوي هوية إنساني ناس نامي مروي مروف دياري دكا يعني أوي كمروف دكا بمروف بونا حيواني كيني يعني أول نيكا قشة دكاو وكو حيوانك وغريزة كاني بالي فيه ودنين بوي كاربكا تاوكو أو بدس بيني أو مادة كبيسة بدسي بيني بوي هم قشبكا يعني لبروسي خلقانك بردوان بي وهم خوي بيالته وكو نازين دوكان وجوركشي فارزي لرقي وشخصنوه طبعا ما نامي كومالا بالنر غريزين دان راون ولا ناو إنسانا لناو حيوانات كار دكن إذا كسي بون من وكو فولتير بيوايا ما دام وانا دان راون لناو إنسانا كواتا بكارهنان يعني بهر جواري كدز بدا ريبيد راو ما دام هن طبعا من نفكر نوي لبشنا ما نفكرني إرادة مرفعة لراسه هلا برا وش فولتير كيشيكي زور قوري لقل ديكارت هي سوكا ديكارت ديت وساخ دكاتو كإنسان حيواني وبوني إنساني إنسان جاوز لا بونا حيواني كي وجادك كريته وهي روحه أو بيركرنوية جادك كريته ولا ويكا أو بير دكاتو ومني بيركروا منك يا حيوانيتي حيوانات زين دوركان يعني ورام فولتير طبعا لبروا يعني بنمایکی سروشتی پشت به بنمایکی سروشتی دبسته بوجه فالنا رغریزی کان بحکم یوی که هن مادام هن کواتر جوار کاریان کرد به رگ پیدراوبن ام تصور این دکات يعني مادام خوا دایناون آواز داله يعني مادام خوا امیل ناو انسانا دروس کردوه کواتر رگ پیدراو به هر جوره کرک کوتو او پالنرانه آراسته کن برای اوی که آمانجکیان که دیوید دوای اوی که روح دیت ناو انسان یعنی لپروسی خلقاندنی انسانا جگل اوی که او هزی خلقاندنه خلقان رکی لنا یادای دنه وکو هرزین دوره کتر و بای ام هزی خلقاندنه وکا لنا یاه و بای زندویتی که و کامل خاصیت وردگری كم خاصية كاني لروكي شاهن هم لا حيواني شاهن يعني إنسان داراي نفسي شاه يعني داراي غريزة شاه وكو حيوانية داراي إحساساتي شاه بلام وكو عفوا وكو روغنية بلام وكو روكي خاوني تيا نمو وشكردنو وشخصنوية يعني للايكي تشو خاوني أو خاصة نشا مادين يعني عفوا لناو نازين دوركانهن يعني خاصيتي مادي نازين دوركان بونا ورا نازين دوكان كعبارة لا شري وقبارة وكمال شدة كخاصيتي أوانا يعني ساردبون وقرنبون وشلبون وكشان أمانة كهية يعني أمانة شتيا شون كم مادة يعني لبيكاتها مادة أو هيك هنا مادية يعني أو جرى لبون ور هيك بونا كي تواو مادية
لعين كاتيشا أو روكا كالحيوانشا مشتركة ويش قشة كردون وشخص نوي لدواء أوش إحساساتي تاعي أما همي ربطي بزندويتيكو يعني ماتريالك يوهي أو بونا ماديكا قيداي كردو بلام كاتي الروح دي اشتكان دا قوارن يعني الروح دي كومالي خاصيتي تر إنسان دادتا خاوني كومالي هازي تر كلا حيوانات نية لازم دوركانو لنا زندوكاني شاني طبعا هم بشي باسكا ناصر لشواني ترى لزور لباسكانيا سلطة اما باز زكا وكو اساسك بوتي قيشتن لاشتكاني تر واما دكرنا يبنين جهازي معرفة لاي زانين لاي ناصر بمشكلة زانيني مروي تحليل دكا يعني هو كمروف چی دتوانه بزانه و چی ناتوانه بزانه و هو يزانه في عند زانه چونن چند جول لزانين هيا و هم زانينانا وظيفه يمشي ناس الامانه تحديد دكا ليره وديت ناو موضوع كوا كتنها خاصيه مروفه وطبعا ام يزانه شمويان ربطيان باراده وهي يعني اگر اراده نبوايه امانه ضرور ندبون بو ربطيان باراده وهي جارب الله باسی زکان کم باسی او ربط دکم که امانه ربط دکنه با ربطی که ضروری به اراده و یعنی اگر اوان نبن اراده نیه اگر اراده جنبه اوان نین کدلم ربطی که ضروری پیوندی که ضروری یعنی اگر یکی بکیان نبه اوی تریان نابد ما دام اراده هیا كواتا فلان وفلان وفلان هزي شيء لنا إنسان بمعنى كتير ما دام فلان هز وفلان هز وفلان هز لإنسان هيا كواتا إرادش هيا شو كان قانا ربطك ضروري لبيننا هيا من دم موضوع إرادة جاربة اشتكي أو نمونة كي ورد جاري كم دواتر دش مسر أو هزانة أو كاركردني أو هزانة حسب أو توبوغرافياي ناسي سبحاني يعني جاري كردني أم هزانة لناو إنسانا لشوني خويانا يعني جاري كردني من شوني كاركردني هذا كان وبوني وهزانة لناو إنسانا اما دەبێت دووش لە یەکجا بکەین دەتوانین شتێک بکەین لەگەڵ دەمانەوێت شتێک بکەین دەمانەوێت ڕەبتی بە ئیرادەوە هەیە دەتوانین ڕەبتی بە توانەکانەوە هەیە توانە یعنی بنەمای تواناداری بنەمای ئەوەی دەتوانم ئەمە ڕەبتی بەو توانایانەوە هەیە کە لەناو هەر بوونەوەرێکا چێنراون بۆ نمونە ئاگر دەتوانێت بسووتێنێ یعنی توانا لە چی هەیە توانای سووتان لە ئاگرا هەیە ئاگر دەتوانێت ئەو شتە بسووتێنێ کە شیانی سووتانی تایە یعنی شیانی ئەوەی تایە بسووتێن طبعا ئاگر ئەوەی شیانی سووتانێتیانە ناتوانێت بیسووتێنێ ناتوانێت بیخاتە ناو سووتانەوە بۆ نمونە ئاگر ناتوانێت ئاو بسووتێنێ بۆچی چونکە لەناو ئاوە توانای سووتانن یعنی شیانی سووتاندن نییە دووشت دەیە هەردووکیان بە یەک معنا بەکار دێنێن بەڵام لە ڕووی فاعلیەت و لە ڕووی کارتێکردن و کارتێکرانەوە جیاوازن من یەکێکیان ناو دەنێم شیان یعنی قابلیەت ئەوی تریان بە عەرەبی پێ دەوتێ ئیمکانیەت ئیمکان من پێی دەڵێم توانا بە کوردی توانا کارێکی پێ دەکرێت شیان ئەو کارە ئەو دێنەیە کە لەو شتا هەیە ئەم کارە وەردەگرێت یعنی کارەکە وەردەگرێت و کاری تێدەکات بۆ نمونە ئەو شیانی سووتاندنی تیانە یعنی ئەو ناسووتێ بەڵام نەوت یا بەنزین شیانی سووتانی تایە دار شیانی سووتانی تایە ئەمە شیانە یعنی دەور و بەرەکە کارەکە دەکا ئەو شتەش لەناو بوارەکە هەیە ئەبێ شیانی ئەو شتەی تیا بێتاوەکو ئەو فعلە لەسەری ئەنجام بدرێت
أول بيشتيش طبعا داسمان كردو لا بجوري كيتر وثمان دبي أو ما ديشتكي لدو الزكين فورمي ددينه شياني أوي تيابه فورمك بقري وثمان لا أو ناتوانين شي بكين كرسي دوسكين شو كشياني أوي تيانيا أم فورما راقري كواتا أم دوشتا ليك جاكنوا قابليتي اشتك كشتي قابليتي أوي تيايا اشتكي ليبت واشتك توانا أوي تيايا اشتبكا أم يعني اشتكي ليدي فرزا تو أقرق دني با بنزينك چي ليدي اشتكي ليدي أقرقش کار دەکاتە سەر بانزینەکە ئەم شیانی سووتانی تایە ئەمیش توانای سووتاندنی تایە یعنی توانای و شیان دووشتی جیاوازن تەمەن هەردووکیشیان لە پرۆسەی خوڵقاندنە ئەو خوڵکێنەرەکە ئەمانەی دەخوڵکێنێ ئەو شیان و توانایانەی تیادا دەنێ یعنی هەم شیانەکانیشی تیادا دەنێ هەم قابلیەتەکان و هەم توانەکانیشی تیادا دەنێ جا ئێستا با بینەوە سەرەوەی من دەتوانم شتێ بکەم لەگەڵ من دەمەوێت بیکەم دەبێم دوانە جاکەینەوە دەمەوێت ڕەبتی بە بنەمای ویستنەوە هەیە یان ڕەبتی بە ئیرادەکەوە هەیە بەڵام دەتوانم ڕەبتی بە چێوە هەیە بە تواناکانەوە هەیە لە مۆزوعی توانینە ئینسانیش و هەموو بوونەوەرەکانی تریش مشتەرەکن یعنی هەموو بوونەوەرەک بە نازیندوەکانیشەوە توانایان تایە توانایان تایە یعنی دەتوانن شتێ بکەن وەکو وتمان ئاگر دەتوانێ بسووتێنێ ئەمە تواناکەیە یعنی ئەگەر توانایەکە بوو دەوروبەرێک هەبوو ئەو توانایە چالاکە ئەو توانایە کار لە شتەکە دەکات بۆ نمونە ئاگر توانای سووتاندنی تایە ئەگەر شتێک کەوتە بەردەمی ئەوە ئەو شتە دەسووتێنێ ئەگەر ئەو شتەش کەوتە ناو ئاگرەوە ئەوە شیانی سووتانی تیا بوو دەسووتێ ئەمانە چین تەمان مۆزوعی توانا جەبریە کە تواناکە هەبوو کەواتە دەبێ ئەو شتە ڕوو بدا یعنی کە ئاگرمان نزیکی بانزین کردەوە دەبێ بانزینەکە بسووتێ دەبێ ئەو توانایی تر ئیش دەکات تەوان لەناو گەردوونە تواناکان لە ئیشان بڕێکیان لە ئیشێکی بەردەوامان بڕێکیان بڕێ لەو توانایانە دەبێت چالاک بکرێنەوە نا ئیش ناکەن بۆ چالاکردنەکەشان چییە دەبێت دەوروبەر بوار بڕەخسێ بواری تاقیکردنەوەکەی کە باسمان کرد تەوان بواری تاقیکردنەوەکە بۆ بوونەوەرەکانی تر چییە بواری تاقیکردنەوەی تواناکانە یعنی کە دەکەوێتە ناوی ئەو بوارە ئەو بوارە ئەو بوارە توانەکانی تایە دەردەکەوێت ئێستا ئینسان تاکە بوونەوەرێکە کە دەتوانێت لە عینی کاتە توانایی هەیە بەڵام دەمەوێتیشی هەیە ویستنیشی هەیە یعنی بە بنەمای ویستنیشی تایە بنەمای توانینیشی تایە دەتوانێت شتێ بکە ئەگەر بیەوێت یعنی ئەگەر نەیەوێ نایکە ئەگەر بیەوێ دەیکا بەڵام حیوانێک ئەگەر بیەوێ و ئەگەر نەیەوێی تیانە تواناکەوێت چالاک بوو هەر دەبێت دیکە ناتوانێت ڕایگرێ بەڵام ئینسان دەتوانێت ڕێگە بدا توانەکە چالاک بێ لە دەوروبەرەکەشا بێ دەتوانێت ڕێگە بدا توانەکە چالاک بێ یا چالاک نەبێ تەمان ئەمە بۆ لە مەجالێکی دیاری کراوە بەڵام بۆ هینە فیزیکیەکان وانین فەرەزەن بوونە فیزیکیەکەی ئێمە بوونە مادیەکەی ئێمە یا نازیندووەکەی ئێمە ئەوەی کە ڕەبتی بە مادەوە هەیە ئێمە خسمانە ناو ئاگرەوە هەرچی دەبێت ئەویش دەسووتێ و کۆمەڵێش دەوێت ئەمانە ڕەبتیان بە منتیقە فیزیکیەکەی ئێمەوە هەیە ئەوانەش لەژێر یاسا جەبریەکانە کۆمەڵێکە مۆزوعی گەشەکردن یعنی گەشەکردنی ئێمە لە دەستی خۆمانە نییە یعنی من بمەوێ و نەمەوێ من هەر دەوێت گەشە بکەم و هەستیش هیچ هەستێکیشم بەرامبەر گەشەکردنم نییە یعنی منداڵێک کە گەورە دەبێت هەستی پێ ناکا گەورە دەبێت کەسی خۆشمان هەستی پێ ناکەینەوانەی لە نزیکەوەین هەتا گەورە دەبێت جا پێی دەزانین یعنی ئەوانەی کە دوور دەکەونەوە لە مناڵەکە دوای دوسێ ساڵ یا ساڵێک منداڵەکە دەبینەوە ئەوان زیاتر هەست بە گەورەبوونەکەی دەکەن یا دەبێت بیپێوین منداڵەکە و کاتە دەزانین گەورە بۆیانە ئەم مۆزوعی گەشەکردنە لە دەستی مرۆڤانیە یعنی دەمەوێ و نامەوەی تیانە دەمەوێ گەشە بکەم
یا نامەوێت. ئەمە ویست و ئارەزووی ئینسان نییە کە ئەو زیندویەتیە لە ناو ئینسانە بۆ ئەو گەشەکردنەش ئەوە شتێکی حەتمی و جەبریە دەبێت ڕوو بدە. ئەی لەکوێ ئینسان مۆزۆی دەتوانم بەڵام نامەوێت لەو شوێنەی کە فەرزن من دەتوانم کەسێک بکوژم بەڵام نامەوێت، من دەتوانم ئاگر لە شوێنێک بەر بدەم بەڵام ئاگرەکەی تێبەر نادەم، من دەتوانم دزی بکەم بەڵام نامەوێت بیکەم. بەڵام دەمەوێت و نامەوێت لەسەر چییە؟ پێشمەرجێکی هەیە دەبێت تواناکە هەبێ جا تۆ دەتوانی بڵێ دەمەوێ یا نامەوێ. ئەگەر وانە بێ وەکوینەکە وایە ئەوەی دەڵێ ڕێوی دەسی نەدەگەیشتە بەرسیلەکە دەیوت ترشەیانی وای نیشان دەدا کە دەتوانێت بەڵام نەی دەتوانی بۆیە لێ نەدەکردەوە. ئەگەر بیتوانایە بۆی خوارد. یعنی تواناکە پێشمەرجە بەسەر ئەوەی کە من دەمەوێ یا نامەوێ. یعنی دەبێت تواناکە هەبێت جا تۆ ئیرادەت لەویا اختیار دەکات دەیەوێ یا نایەوێ. یعنی دەیەوێت تواناکە چالاکە یا نایەوێت چالاکیکە. کەواتە مەجالێکی زۆر فراوان هەیە کە ئێمە توانامان تایە هەیە و لێرە دەمەوێت و نامەوێت کار دەکات. یعنی ئەلێرام ئەم منطقەی ئیرادەیە کە حیوانات و زیندەوە باقی زیندەوەرانیتر نیانە جگە لە ئینسان. ئێستا وا بزانم ئیرادە ڕۆشنە لەکوێ ئیش دەکات. طبعا ئیرادە چۆن پێیا دەبێت لە ناو ئینسانە حەسەب ئەوەی ناسر دەڵێت لە ڕێگەی ئەوە کە ڕۆح لە ناو پێکاتەی بوونی ئینسانە حەزوری هەیە ئەو توانایانەش لە ناو ئینسانە پێیا دەبن. کە ئەو توانایانە پێیا بوون وتمان پێشتر ناسر باسی ئەوەی کرد کە هەر شتێک خوڵقێنەرەکەی خالقەکەی خوڵقاندوویەتی کۆمەڵە توانا و ئیستعدادی پێداوە لە پرۆسەی خوڵقاندنەکە حساباتی ئەمەی کردووە کە ئەو توانا و ئیستعدادە لەناو ئەو شتا هەبێت. لە شتەکانی تیشە هەر وایە من کورسێک دروست دەکەم دەبێت توانای ئەوەی هەبێت کە خۆی ڕاگرێ یەکێک لەسەری دانیشت یا هەر جیازێکی تر دروست دەکەم لە پێشتر شتانێکم تیا داناوە بۆی توانای ئەو شتانەی ئەو توانایانەی تیا پێدا بکەم کە ئیشێکی دیاریکراو دەکەن. کەواتە کردنی هەر ئیشێک ڕەبتی بە توانایەکی دیاریکراوەوە کە لەو بوونەوەرا هەیە. ئیرادەش هێزێکە لە هێزەکانی ناو ئینسان. کەواتە ئەم ئیرادەیە چی هەیە؟ ئیشێکی هەیە دەبێ بیکات. حەسەبە بنەماکەی پێشوو ئەمە وەکو ڕاضیات وایە لە پرۆسەی خوڵقاندنا شتێک کۆمەڵە خاصیەت و ئیستعداداتی تیا دروست دەبێت. ئەو ئیستعدادات و خاصیەت و توانایانەی کە تایەتی وەزیفەی ئەو شتە دیاری دەکەن ئیشەکەی دیاری دەکەن. مادام ئەوانەی تایە کەواتە دەتوانێت ئەو کارە بکات. ئیرادەش یەکێکە لەو شتانە مادام لە ناو ئینسانە هەیە کەواتە وەزیفەیەکی هەیە. ئەی باشە ئەم وەزیفە چییە کە ئینسان هەیەتی؟ حیوانات نێتی. و ئەمەش بە بۆنەی چیەوە پێیاوە؟ بە بۆنەی ڕوحەوە کە ڕوح هاتە ناو پێکاتەی زیندەوەر هەر زیندەوەرێک ئەگەر ڕوح بچێتە ناو شیلەیەکیش تووشی ئەمان مەسئولیت دەبێت. ئەگەر ڕوح بچێتە ناو مەیمونێکیش ئەویش ئەو توانایانەی تیا تەواجود پێیا دەکات و دەکەوێتە بەردەم ئەوەی کە ئیشێکی هەیە دەبێ بیکە ئەو ئیشەی کە ئینسان دەبێ بیکە ئەوەی کە لە ڕێگەی ئیرادەوە دەبێ بکرێت چونکە مادام ئیرادە هەیە کەواتە دەبێ ئەو ئیشەش بکا کە دەبێ بیکات. ئیرادە کەواتە خاصیەتێکە لە ئینسانە هەیە لەوانی تر نییە و مەوزوعی جەبر و اختیاریش ڕەبتی بەم ئیرادەوە هەیە. بەس بزانین ئەم ئیرادەیە چییە؟ طبعا تۆ دەڵێی من دەتوانم ئەم شتە بکەم بەڵام نابێت بیکەم. یعنی توانای کردنەکە شتێکە و دەبێت بیکەی یا نابێت بیکەی شتێکی ترە. یعنی ئەبێت و نابێت هەیە. بۆ نمونە ئێستا هەر لە ڕووی کۆمەڵایەتیەوە هەر کەسێ لەم کەسانەی ئێمە خۆمان دەتوانین شتانێکەیە بیکەین. بۆ نمونە ئێستا من دەتوانم بەسەر ئەو دیوارە سەرکەومە بۆ ماڵەکەی ئەو دیو بەڵام نابێت.
دەتوانم بە بازارە دەڕۆم خۆم بکەم بە دوکانێکە شتانێک هەڵگرم و بڕۆم دەتوانم یعنی توانایی ئەوەم تیایە ئەمە بکەم بەڵام نابێت یعنی شتێک پێم دەڵێ نابێت هەرچەند دەتوانی بەڵام نابێت ئەم دەبێت و نابێتە دەبێت جیایکەینەوە لە چی؟ لە دەتوانم و ناتوانم بەڵام حیوانات چی نییە؟ دەبێت و نابێتی نییە ئەو هەرتوانی دەیکات ئەو توانی ئەو هێزە غەریزیەی کە پاڵی پێوە دەنێ کارەکەی پێ دەکات چۆن؟ ئەوەی کە پاڵنەرەکان ئێستا باسی دەکەن ئەو پاڵنەرانە چین کەوا دەکات دەڵێت دەبێت یان نابێت من ئێستا دەمەوێت دیاریکەین ئایا دواتر پاڵنەرەکانمان تەحدید کرد اینجا دەتوانین دیاریکەین ئەرێ ئەوەی کە دەچێتە ئەو دی منم یا من نیم ئەوەی کە دەچێتە ناو دوکانەکە و نابێت بەڵام دەچێت و دەتوانێت شتەکە دەکات ئەوە ئایا ئەو کەسە خۆیەتی یا خۆینی ئەمە ڕەبتی بە دەبێت پاڵنەرەکان تەحدیدکەن بزانین ئەوەی پاڵنەرەکان لەلایەکەوە لەگەڵ ڕێپێدەرەکان ئەوانەی کە ڕێ دەدەن و ڕێ نادەن ئێستا فەرزەن ئەوەی دەتوانێت بچێتە دوکانێک لە دوکانەکەش دەڵگرێت و بێتە دەرێت چیەوە ئەوە پێی دەڵێن دز دز چییە؟ دز ئەوەیە کە دەتوانێت بەڵام حساب بۆ چی ناکە؟ بۆ ئەبێت و نابێتەکان ناکە هەر بەپێی تواناکە ئیش دەکات ئەبێت و نابێتەکانی نییە بەس ئەمە بێت و نابێتانە لەکوێوە هاتووە یعنی من دەتوانم بەڵام نابێت بیکەم ئەوەی کە نابێت بیکەم بۆ نابێت فەرەزەن ئیمکانیەتی ئەوە هەیە لە پەیوەندی ژن و پیاوە هەر ژنێک لەگەڵ هەر پیاوێکە یا هەر پیاوێک لەگەڵ هەر ژنێکە وەکو ئیمکان وەکو توانە ئەگەر حسابی بۆ بکەین توانایەکی سروشتی ئەمە لە توانە هەیە لە توانای کەسەکانە هەیە کەسەکانی ناو کۆمەلگایەکە هەیە بەڵام شتێک پێت دەڵێ تۆ تەنها دەتوانی ژن و پیاوێک تەنها دەتوانن ینی دەتوانن بەڵام نابێت و ئەبێت و نابێت ئەم ئەبێت و نابێتانە تەحدیدی دەکەن بۆ ئەم ژنە نییە کە لەگەڵ ئەو پیاوە بێ لەگەڵ ئەو پیاوانە بێت ئەمە چی تەحدیدی دەکات؟ ئەمە شتێک تەحدیدی دەکات ئەمە پێی دەڵێ عادەت و تەقالیدی کۆمەلگایە هەر نەریتێکی تر کە کۆمەلگایەتی تر نەریتەکە ئاینی بێ خێڵێکی بێ هەر شتێکی تر کەواتە ئەوەی ڕێگە دەگرێ ئەوەی کە دەڵێ دەتوانی بیکەی بەڵام نابێت بیکەی چییە؟ کۆمەڵە یاسا و کۆمەڵە فرمانن بە ئەبێت و نابێت یعنی کۆمەڵی ئەبێت و نابێت ئەم ئەبێت و نابێتانە لە هەر کۆمەلگایەکەوە بۆ کۆمەلگایەکی تر دەگۆڕن ینی ئەبێت و نابێتەکانی خیاڵێک کە ڕەوایەتی دەدەن توانایەگەیە لە فلانە شوێنە چالاک ببێت و لە فلانە شوێنە چالاک نەبێت لە خێڵێکەوە بۆ خێڵێکی تر دەگۆڕێت لە کۆمەلگایەکەوە بۆ کۆمەلگایەکی تر دەگۆڕێت دەستە بۆ نمونە خێڵ هەیە داخراوە ژن نادا بە دەرەوەی خۆی لەناو خۆیان زەواج دەکات بۆ نمونە ئێستا یەزیدیەکان نمونەیەکی لەو بابەتن کە داخراون لە ڕووی زەواجەوە ئەوە لەوانی داخستووە تواناکان نین ئەوانی شەمان توانایی هەموو ئینسانەکان هەمان توانایانەیە بەڵام ئەوەی کە پێی دەڵێ نابێت ئەوە چییە؟ ئەوە نەریتێکی دینیە لەناو ئەوانە کۆمەلگاکەی چی کردووە؟ زەواجی داخستووە کەواتە ئەبێت و نابێت ڕەبتیان بە تواناوە نییە بەڵام توانا دەبێ هەبێت تاوەکو ئەبێت و نابێت ئەبێت و نابێتەکان هەبێت یعنی ئەبێت و نابێتەکان سەرچاوە لە توانای کردنی کارێکەوە ناگرن لەوە سەرچاوە دەگرن ئەو کارە دەبێت ینی ڕەوایە بکرێ یا ناڕەوایە ئیرادە دەکەوێتە ئەم شوێنە بۆ نمونە کاتێک توانای شتێکمان نییە فەرزەن من حەز دەکەم باڵ بگرم و بفرم وەکو پەپولەیەک وەکو کۆترێک بەڵام من لە توانامان نییە ئەو کاتە
ئەمە دەمەوێت نییە دەمەوێت بفرم ئەمە حەز دەکەم بفرم لێرە حەز دەکەم ئارەزوو دەکەم حەز دەکەم جیاوازە لە چی لە دەمەوێت دەمەوێت مەقولەی گوتراوی ویستە یعنی ویست دەڵێ دەمەوێت ئەلێرەوە ئێمە تا حەدێک چی دەناسین ئیرادە دەناسین لە کوێ ئیش دەکات کەواتە ئیرادە بۆ ئەوەی ئیش بکە پێویستی بە کۆمەڵێک دەبێت و نابێتە یعنی پێویستی بە سیستەمێکە نظامێکە کە ئەو ئیرادەیە فرمانی لێ وەردەگرێ بۆ ئەوەی شتێک بکە یا شتێک نەکە بەڵام لە مەوزوعی توانە ئەوەی کە ڕەوایەتی لێ وەردەگرێ بۆ ئەوەی شتێک بکرێ هێزە یعنی ئەگەر توانای ئەو شتە دەبوو بیکە ئەوانەی بەهێز ئیش دەکەن ئەوانە لە ڕاستیا چین بە یاسا جەبریەکان ئیش دەکەن یعنی لۆجیکی هێز لۆجیکی بوونەوەرە نازیندوەکان و بوونەوەرە نازیندوەکان و بوونەوەرە زیندوەکانە نەک گیانەوەرەکان کە مرۆڤ دەگرێتەوە ئەوانە بە لۆجیکی هێز ئیش دەکەن یعنی تۆ ئەوەی کە هێزی هەیە توانای هەیە شتێک بکە حەقی لەکوێ وەرگرتووە لێوە وەرگرتووە کە توانای هەیە بیکە ئەی ئەوانەی کە ئەو شتە ناکەن حەقیان لەکوێ وەرگرتووە کە نەیکەن لێوە کە توانایان نییە بۆن وەک کابرای کەسێکی ستەمکار لەکوێ حەق وەردەگرێ کە شتانە گەیە بیکە و بەڵام خەڵکێکی تر ناتوانن بیکەن لێوە کە ئەو بەهێزە و ئەمان بەهێزن کەواتە ئەبێت و نابێتەکانی ئەم کەسە سەرچاوە لە چیوە دەگرن لە هێزەوە دەگرن ئەگەر هێزە بوو ئەوە هەرچی بکەی ڕەوایە لێرە ڕەوایەتی دەبێ بەچی بەهێز ئەلێرە ئەو تەسەورە دروست دەبێت کە مانەوە بۆ بەهێزەکانەوە یعنی بەهێزەکان حاکمن لاوازەکان محکومن ئەلێرە کۆمەلگای هێز دروست دەبێت کە کۆمەلگایەکی ئەخلاقی نییە بۆچی چونکە ئەبێت و نابێتەکان هێز تەحدیدیان دەکات کەواتە بابزانین ئەبێت و نابێت چی تەحدیدی دەکات ئەمە تەبەن ناسر ناوی دەنێ هەڵوێزگیری یعنی دەڵێت تۆفە بۆ نمونە خواردنێک لە بەردەم تایە برسیتە دەبێت ئەم خواردنە بخۆ یان نابێت ئەمە هەڵوێزگیریە بەرامبەر خواردنەکە قسەیەک هەیە کەسێک لە بەردەم تایە دەبێت بەرامبەری بیکەیت یان نابێت ئەمە هەڵوێزگیریە بەرامبەر چی بەرامبەر شتەکە ئەمە هەمووی دەکەوێتە ناو دەمەوێتەوە ناکەوێتە ناو دەتوانمەوە دەتوانم دەبێ هەبێت ینی دەبێت شتەکە بتوانی جا دەتوانی بڵێ دەمەوێت بیکەم یا نامێت دەبێت یان نابێت ئەفوان دەبێت یان نابێت ینی ئەلێرەوەی تر دەمەوێت یان نامەوێت بیکەم ئێستا با بێنە سەر ئەوەی چی وا دەکا ینی ئیرادە لەکوێوە ئەبێت و نابێتەکان وەردەگرێت فرمانەکان وەردەگرێت ناسر لێرەوە ئیتر لەوەوە کە ڕوح بێتە ناو جەستەوە کۆمەڵی هێز لە ناو ئەم ئینسانە پەیدا دەبن ئەم هێزانە هەمووی یارمەتی ئەم هێزانە هەمووی ڕۆڵیان هەیە لەوەی کە ئەو فرمانانە و ئەو سیستەمە کە ئەبێت و نابێتەکانی ئیرادە دیاری دەکا ئینسان پێی بگات کەواتە سیستەمێک گەیە بۆ ئەبێت و نابێتەکان بۆ ئەوەی ئیرادەمان ببێت شتێک بکە یان نەبێت شتێک بکە بەڵام عادەتەن ئێمە کە بیر دەکەنەوە لە ناوەر کۆمەڵگایەکە ئەمە بێت و نابێتانە لەکوێ وەردەگیرن لە کۆمەلگاکە وەردەگیرن خێڵێک کە منداڵێک لەدایک دەبێ ئەم سیستەمە دەخاتە ناو مێشکی ئەو کاتە ئیرادەی ئەو منداڵە بە پێچی ئیش دەکا بە پێ ئەو سیستەمە ئیش دەکا کە خێڵەکە هەیەتی بە پێ ئەو سیستەمە پەیوەندیەکانی لەگەڵ دەوروبەریان ڕەتدەخا بە پێ ئەو سیستەمە ینی خواردنێک هەیە یا مڵکێک هەیە بەی خۆی دەزانێ یا بەی خۆی نازانێ ئەمانە هەموو چین بە پێی سیستەم و کۆمەڵە یاسا و کۆمەڵە فرمان کە سیستەمی کۆمەڵایەتی و کۆمەلگایە تەحدیدی دەکا بەس بزانینەوە فرمان و یاسایانە بۆ ئیرادە حەسەبەوەی ناسر باسی دەکا ینی پێداویستیەکانی دۆزینەوەی ئەو سیستەمە لە ناو ئینسانە چین چونکە مادام ئیرادە هەیە کەواتە دەبێت سیستەمێکی ژەبێ بۆچی ئەبێت و نابێتەکان بدا بە ئیرادە تاوەکو ئیرادە بە پێی ئەوە بێت و نابێتانە ئیش بکە ئەو سیستەمە چۆن دەدۆزینەوە دەبێت کۆمەڵی هێز دەبێ کە ئێمە بەرەو ئەوە بەرێت کە ئەو سیستەمە بدۆزینەوە
دركي في بكن تاوكو إرادة ما إيشي في بكا يستاد دچين ناو أو يزانيتر كأمو دبي شالاكيان كين بو أوي بقين بو سيستمي كاتشي ليور دقرين دكوانين أبيتو نابتكاني ليور دقرين يعني أو كاتا إرادة دبي أوا دبيت دتوانيت أما بيكا بلام دبيت يا نابت أم دبيتو نابت چي دياري دكا أو سيستم دياري دكا بلام توانا كاتشي دياري دكا هر توانا فيزيكا كان أنا ما دكرتنا عالمي فيزيكا توانا دكرتنا عالمي فيزيكا من بردكال دقرم أما چيا توانا قلتني بردكم هي مشتكي فيزيكية أمانة فيزيكي من فيري زمانك دبم أما لراسي أشتكي فيزيكية أما مهارتها أما مهارتانا دكري فيري ببين أما أنا دكونا جر حكمي يا سيد جبرية كان وفيزيكية كان بلان ليرة إرادة لبر هو حرة نابي السرچاوي فرمانا كانشي لو بك جبرية أيام فرمانانا لكيو وردقري طبعا بوي بقات السرچاوي فرمانا كان يعني أبيتو نابيتا كاني خوي إرادة بوي روح حواس سي چند هزكي تريتيا دوز دبي أو سي لو هزانة تحديد دكا كأمانة أجا بوي بيدابوني روحه حضوري روحه لنا بوني إنسانا دينا آراوه وبونا إنسان يكي إنسانيش دكيتا منطقيه يعني إنسان ليراه إنسانا إتر لشوينا كان إتراتشيا حيوانا طبعا دواتر أو ديالكتيكا دوز دبي جدلا لبيني حيوان بونا حيوان يكي إنسانا لقل بونا إنسان يكي إنسانا أو جدلا دوز دبي أما طبعا نوانا ناتوانا باسكا واستبع بين سر هذا كان إرادة بيوستي بكمال هذا تاوكو إنسان لرقية ويزانوا بقعد بو سيستمي كإرادة بحاكم بي لسر إرادة يعني دبي أبيتو نابيتا كان بدا بإرادة إرادة الشرعية لكيو ور بقري رواياتي لكيو ور بقري بو أوي اشتاق بكا يانكا حتما وتمن رواياتي ليه زور ناقري يعني ما دام هذه هي بيكا دبي بيكا يعني هز رواياتي نادا بكرناك كهز رواياتي دا أو كاتا أو جنگل دروز دبي بهذا كان لناو دبن أو تيور داروينيك أو تصور داروينيك ما نوع بهذا كان أواني بهزن أواني دمنو أواني بهزن أواني حاكمن أو تصور هتلرية دوز دبي كدبي بهذا كان حكمي لا وهذا كان كان هل را كويلاتي دوز دبي بمعنى فيزيكي هناك يعني ديارك روشنكي بلام إنسان ما دام إرادة هي ما عكسي كويلاتي كواتا آزادي هي ديبو أجر آزادي شيء نابي رواياتي لهز ورقري أي كواتا دبي رواياتي لشي ورقري بووي حركات بكا جولة بكا وكارو كردوا كان ينجام با سياس هي هذا كان بصر أو مصطلح قرآني بكاردينه بناوي بصر وظيفة شيء يعني بناوي بصر طبعا بصر لقل شاو وسيلة بصر يعني بناوي شاو وكو وسيلة بكاردينه حيوانات بصيرتي نية يعني چه حيوانات بصيرتي نية حيوان كشتك دبينه حسي بيدك ولا رجاء أم بينينه الدرك بوشتناكا كتوقعيش كشتقناكا كلفشت أما وهي كدبينه أما حسياته فرضا أجر حيوانك بينين ميمونك بينين 1 مليون جار أو لبردم يا بقولين بقاتا أجرك دانين ولا صد بليس دي وش هماجشي بودانين أم ميمونة أرجيس كبسوريا وناكات ك أما أو يسائل دربينه كهركات يقدر بيتو آويش نبيتو كلانيش نبيت بزانه توقع أو بكاكلا أو أجراتو أجريكي أوا لجر أوا دان لا أو أوتشي دبل ديت كلان يعني أم توقع حيوانك
نيتي حيوان طبعا لا يبني تزباسي ودك كحس كان تنها شيء جولة دتوانن حس بمعنى بكيت جاء ليرة وهس كردن بمعنى هس لقل درك كردن جوازة يعني بصيرة تواناي بينيني اويا كبحسي نابين ده يعني اوي او ياسايي كلبش جويا لبش اويا كحسكان من هستكان من بيمان ددن يعني هستكان من تنها اوش تحسيانا من بي ددن كلدر وهستيان بي دكين بلام هستكان ام تحقيق نوايا من بو انجام نادن او تصنيفاتهم نمان بو ناكن حيوانات وانا مبكا فرضا كمال الروداو هي ام روداوانا اوانه ان ليك دچن لپولك ادا يعني پولين يانكا دواتر باوي دوباره بونو يعني وياسا يقدر بينه بلا امانه همي بحكمي فلانشد ام اوان لدي ياسا كدر بينه بكاته ياسا او قاتل رجيم ياسا او پیشبینی چی دکی اگر شتکش حاضر نه تو دتوانی پیشبینی او بک اگر او اوابو او دردشه يعني توانای پیشبینی کردن ده طبعا ما موضوع علومي تجريبي كبيشتريش وايا ناصر دلا بيشتر بصريات يعني بيوت وايا بيشتر بصريات يعني بيوت ولا سردمين وتنا بصريات بكاريان ديت شو كمان رجع تجربة واحدة جاي بياسا يعني أو إشي بصر لاين ناصر يعني إشي أم يزد دتوانه لا رجع باعتماد خصنا سر السكان أو يستكان دخات بردسي لا رجع أو بقى تكمل ياسا كحاكم لسر شيء لسر أول كاستكان نشانية ميدان بلام ام یاسایانه حیوان ناتوانه درکی پێ بکات بۆچی چونکە بەسیرەتی نییە جا من لە بیرکردنەوە لە مەوزوعە بۆ نمونەیەکی ڕوونتر بۆ ئێوە دێنمەوە حیوانات ناچێ بە خەیاڵە یعنی حیوانێک ببینی مانگایەک ببینی چوو بێ بە خەیاڵەوە وێنێ کرد بێت ئەمە نابینی لە خەیاڵە تەبان ئەوەی کە چاو ئەوەی کە ناسر وتی چاو هەر دەبێ ببینێ پێشتر چاوەر دەبێ ببینێ بەڵام بەسیرەت جاری وایە ڕێگە لە چی دەگرێت لە چاو دەگرێت ببینێ چۆن جاری وایە من لە ناوەوە دەبینم بەو بینینە ناوەوە کە لە ناوە بینیم من ئێوە ئەگەر چاویشم کرابێتەوە نابینم ئەم بینینە ناوەکیە حیوان نیەتی ئەگەر ئەم بینینە ناوەکیە هەب وایە دەیتوانی چی بکە ئەویش دەیتوانی دەرک بە یاسا فیزیکەکان بکە و دەیتوانی ئەو شتانە بەپێی یاسا فیزیکەکان و ئەو ناسینی ئەو بوونەوەرە زیندوانە کە نازیندوانە کە ئیمکانێتێکی تایبەتیان تایە دەیتوانی چی بکە دەیتوانی ئەویش لەوانە شتانێک دروستکە کە ئینسان دروستی دەکات ئەگەر بگەشتایەتە بە یاساکان دەیتوانی استیغلالی چی بکە تواناکانی ئەو شتانە بکە بە کۆنترۆلیان بکە بەڵام حیوان ناتوانێت ئەمە کۆنترۆل بکە کەواتەمە بەگوێ لەسەرەوەی کە زەینی نییە جا ئەم بەسیرەتە دەکرێت بە زەینیش ناوی بەرین زەین لە عەرەبیە دەڵێن زێن جا زێن ئەو ئیشەی کە زێن دەیکا دەرکردنە بەڵام ئەوەی حەسەکان دەیکەن هەستکردنە حیوان هەستی هەیە بەڵام دەرکی نییە کەواتە حیوان زێنی نییە زێن چییە؟ زێن ئەو شوێنەیە کە شتەکان تیا دەردەکەون و تاقیکردنەوەکان دەکرێن و ربطی نێوان ڕووداوەکان و ربطی نێوان عەلەت و مەعلوول دەدۆزرێتەوە لەبێ لە دەرەنجامە دەبێت بە کۆمەڵە یاسا کە تۆ دەتوانی بە پێی یاسایانە پێشبینی کۆمەڵە ڕووداوێک بکەی کە ڕووداوی جەبرین فیزیکین وەیە تۆ دەتوانی بۆ پەڕی ئەمانەوە ئەوەی مادیاتە شتێکی لێ بکەیت و داینێت و لێشی زەمان بی کە ئەو شتێکی لێ تری لێ ناکەوێتەوە جگە لەوەی کە بۆ داناوە لێرەوە ئەوەی کە لە ڕاستیە کۆنترۆل دەکات عیبارەتە لە یاسا جەبریەکان نەگەێمە ئێمە یاسا جەبریەکان بە شکلێک ڕێک دەخەین کە ئەو مادەیە بخەنە ژێر ئەو جەبرەوە یعنی نێڵن لە حدودی خۆی دەرچێت ئەوە یاساکانن بەڵام ئێمە شتەکان دەبینە ئەو شوێنەی کە ئەو یاسایانە بەو شکلە حکمیان کە بەو شێوەیە شتەکان کۆنترۆل دەکەین ئەوە ئەوە ئینسان نییە شتەکان کۆنترۆل دەکات یعنی ئەوە ئینسان نییە ئەم ئامێرەیە کۆنترۆل دەکات ئەوە یاسا جەبریەکانی ئامێرەکەی کۆنترۆل کردووە بەس ئینسانەکە چی کردووە ئەوانەی لەو هەلو مەرجە نزیک خستوێتەوە کە یاسا جەبریەکان بەو شێوەیە حکمیکەن حکمیان بکە حکمی و مادەیە بکە کە دەبێ بیکات بۆەوەی ئەو نەتیجەی لێ بکەوێتەوە کە دەبێ لێ بکەوێتەوە بۆ دروستکردنی کارەبا ئاوەکە تۆ بە جۆرێک ئاراستە دەکەیتەوە کۆ جوڵەیە دروستکە و
ئەمانە هەمووی تۆشتەکان ڕێک دەخەی بەڵام یاساکان خۆیان کارەکان دەکەن. ئەمە فرانسیس بیکۆن کە یەکێکە لە ینی ڕابەرانی منهەجی تەجریبی باسیەوە دەکات دەڵێ هەندێک شت دەیە تۆ بیکە ئەوی تری خۆی تەبیعەت بۆ تەواو دەکات، یعنی خۆی تەبیعەت شەکانی ترت بۆ دەکات. ئەوەی تەبیعەت دەیکا ئەوە خۆی تەبیعەت خۆیەتی دەیکا لە ڕاستیە، بەڵام ئێمە چی دەکەین؟ ئێمە شتەکان دەبینە ئەو شوێنە کە ئەو جەبرە هەیە تاوەکو تەبیعەتیشی خۆی لەوە بکە. ئامێرەکان ئاوا دروست دەکەین و ئیشی ئامێرەکان ئیشی ئەو سیستەمە جەبریەیە، ئەبێت و نابێت لەو نظامە فیزیکیە جەبریە وەردەگرێ. ئامێر ئەبێت و نابێتەکان لە من وەرناگرێ و ئەبێت و نابێتەکانیشی جەبری و سابتن. وەکو ئەوەیە فەرەزەن ئاو داگر دێتە کوڵ، ئەمە هاتنە کوڵەکەی تر ئەوەیە کە ڕوو دەدا، ینی دەبێتە شتە. ئەمانە شتانێکی جەبری. یا لێرەوە بەسەر هەیە، بەسەر ناسر پێی وایە ئەم هێزە کە بەوەی ڕوحەوە پێیا بووە چۆن کۆمەکی دەکات ئیرادە دەکات، چۆن کۆمەکی ئینسان دەکات بۆەوەی بزانێت چی بکات چی نەکات. طبعا موضوعی بینایی بەسەر گیانبینی ئینسان تحدید دەکات بەرەو ئەوەی دەبا کە گیانبینیەکی تایبەتی هەبێ، تەسەوراتێکی تایبەتی لەبارەی گەردوون و ژیان و بوونەوە هەبێ، تاوەکو لە ڕێگای و تەسەورات و گیانبینیەوە حرەکەت لەناو ژیانە بکات. و لێرەوە بەسەر چی دەکات؟ بەسەر بەشێکە لە هێزەکە لە هێزەکان کە گیانبینی ئینسانەکان دیاری دەکات. لە گیانبینی ئینسانەکانە ئەوە دەردەکەوێت کە حەقە چی حەقە و چی ناحەقە. دووش دەیە لە یەکی جا دەکەینەوە لێرە. ئەوەی حەقە یعنی ڕاستە، ئەوەی ناڕاستە، ئەوە دەکەوێتە ناو گیانبینیەوە. ئەوەی چاکە و خراپە دەکەوێتە ناو ئیرادەوە، ناکەوێتە ناو گیانبینیەوە. ئەمە جیازێکی تر دەرپرسیارە لێ و ئەمە ئەوەی خراپ و چاکە ڕەبتی بە ئەبێت و نابێتەکانەوە هەیە، بەڵام حەق و ناحەق ئەمە ڕەبتی بە چێوە هەیە؟ ڕەبتی بە سیستەمی گەردوون و ئەوە هەیە کە لە گەردوونە هەیە. لێرەوە ناسر پێی وایە بەسەر ئێمە دەگەیەنێ بەوەی کە بتوانین وشیاری بەو بنەمایانە پەیدا بکەین کە لە ڕێگەیەوە دەتوانین بزانین شتێک حەقە یا باتڵە، یعنی ڕاستە دروستە شتەکە خۆی وایە یا وەکو بە وەهم دروستمان کردووە. یعنی لە بینی وەهم و حەقیقەتە ئێمە دەتوانین لە ڕێگەی ئەم هێزەوە کۆمەکمان دەکات بەوەی وەهم لە حەقیقەت جا بکەینەوە، حەق لە باتڵ جا بکەینەوە. طبعا ئەم هێزی بەسەرە چیمان پێ نیشان دەدا؟ ئێمە کۆمەڵێ دەمانگەێنێ بەو یاسایانەی کە حاکمن لەسەر عالەمی فیزیکی و بەسەر ڕەبتی بە جیانی فیزیکی وهەیە کە ئەو ناوی دەنێت جیانی عالەمی شەهادە. تەبانەوە مستەلحەکە لە قورئان وەردەگرێت عالەمی شەهادە، یعنی یاساکانی حاکم لەسەر عالەمی شەهادە لە ڕێگەی بەسەرەوە ئێمە دەتوانین دەرکیان پێ بکەین. کەواتە بەسەر ئازایەکی جەستەی حەیوانی ئێمە نییە، بەڵکو هێزەکە لە هێزەکانی ڕۆح و ڕۆح بەکاری ڕۆح لەناو ئێمە بەکاری دێنێ بۆ دەرکردنمان بەچی؟ بە یاساکانی یاسا جەبریەکانی عالەمی شەهادە. یعنی ئەوەی کە دەکەوێتە ناو علومی تەجریبیەوە هەمووی بەچی دەکرێت؟ بەو هێزە ڕوحیە دەکرێت کە عیبارەتە لە بەسیرەت. بەڵام ئەمانە دوای ئەوە هەرەمە نەبەز نییە. ئێمە کە دواتر ئەمەمان زانی ئەم یاسایانە، ناسر پێی وایە هێزێکی تر لە ناو ئینسانە هەیە کە ئەو ناوی دەنێ قەلب. طبعا ئەم یاسایانە خۆی لە ڕاستیە کە ناسر باسییان دەکات یاسایانە میتافیزیکین، فیزیکی نین، یعنی یاساکانی فیزیک خۆی میتافیزیکین، یعنی میتا هەستێکین، سەر و هەستێکین. چونکە ئەوەی کە ئێمە پێی دەڵێن فیزیکی ئەوەیە کە هەستەکیە، بەس ئەوەی کە ئێمە دەرکی پێ دەکەین هەستەکی نییە. بەس لێرە ئەو لەناو عالەمی شەهادە ئادای دەنێ لەناو ئەوەی کە مشاهدە دەکرێت. فعلا لە مشاهدەکردنە شاید ئەوە نییە کە شتەکە دەبینێ، شاید دەبێت تحدیدی ئەو سەبەبەش بکات، ئەو سەبەبەش ببینێ کە ئەم شتەی لێکەوتوێتەوە. لەبەرەوە مەوزوعی مشاهدە عیبارەتە لە بینینی ئەو هێزانەی کە لە پشت ئەمەوە هەیە بۆ ئەوەی کە ئەم ڕووداوانەیە ڕوو بدە. یعنی علەتیش ئەوەی کە هەیە دەبێت تحدید بکات،
يعني مشاهدة كردن بينيني علة كان بينيني أو كلا بشت ويبو دركوتني أما نب أو كدركوتو أما بيني ما نوا إيتر مشاهدة ما كردوه أو مشاهدة نيا مشاهدة عبارة اللي بينيني أو كلا بشت وهي والربط كدنوي أمريكا ليرة هي بوي كلا بشت وهي يعني مشاهدة ربطي بدر كدنوا هي ربطي ببينين ونيا دبت دركي ياسا كان كلا رجع بينينوا طبعا دواي أو بيوايا درجة أموا كأم ياسا يعني درك فكرت أو كاتب لي لو دكاتة وكا لعالمي غيبها يعني ميتافيزيكية طبعا هو إلى عالمي غيبها بذات صفات خواه ذات صفات خواه دناسي لرجع أم سيستموا جدل هو ذات صفات خواه دناسي ودرك با موجوداتي أو دل عالمي غيب دكا يعني موجودات عالم غيب ذات صفات خوادك ناكرت ناو موجودات عالم غيب هو موجودات عالم غيب لواني لا او بحكم يوي بيركنا وكي لا تكست قرانك ودين يعني ما بستي ملائكه وما بستي كائنات تلبك لناو تكست دينك ناويانا تو باسكراون هل يرى او دلب اما شلونها اما بفي او بلين ياساي استدلال كردن باوي حاضرة لسرويكا ديارني غايبة طبعا يعني او سيستما هي ما دام او سيستما هي كواتا دبا خالقك يشبه سيستمي دانا بيت وهو بيوايا او كدمان غينه بو عالمي تريد يعني عالم فيزيكيكا غير عالم شهادة او قلبه ألا فلاسفة زين يعني بكاريان هوا بلام زين ليرا قلب بكاريان داوا بوشي قلب بكاريان داوا ما بس لويا كاتك إنسان دقاتا أوي كأم قردونا بو سيستم ونظام وخوايا بدوسي كردوا وصفة كاني خواد ناسي اليروا لناويا روداوك روددا يعني جوية لانقلاب روددا هر بدر كردني أما انقلابك لناويا روددا وقلب لا قلبه وهات ولا يعني هل قرانه انقلاب دوزمني جولا يعني شيء يعني دواء كإنسان عالم مشاهدة كردو دكي بياسا كان كردو لبه وشوفه عالمي ما وراء الشهادة واشتانه كي درك تكل ليره يكسر غدايق لناويا بوددا واستكاني جورك لقراني أنا قراني بسرعة دي هذا طبعا أم معلوماتي كالعالمي ما وراء شهادة وري دقري معلوماتك وشكي زينين هلا بروا أفيدش داندا وفؤاد داندا ولا قال قلبا أي فؤاد شي دكا أقل بيرتو قلب هزك الروحي به بتواني درك بوبكا كالعالمي شهادة هي العالمي ما وراء شهادة يعني عالمي غيب أو فؤاد أو هستاد دخاتنا وإنسانه يعني أو تواناي شعور كردن تواناي شعور كردن بو اشتانا برانبر أو اشتانا لنا إنسانا دوز دكا بعضات روشني كمان تو اشتاك دبيني شعورك تابتت برانبري هي فرضا تو برايك دبيني شعورك هي خوشك دبيني شعورك هي لو أنا درختك باخشك خوتان ببيني شعورك هي تنانا در أمريكان لو أنا ئۆتۆمبیلەکە ماوەیەکی زۆر بەکاری دێنی جۆرێک لە هەستت بەرامبەر ئەم ئۆتۆمبیلە بۆ دروست دەبێت یعنی بەرامبەر زۆر شت ئەو ئولفەتە و جۆرێک لە هەستت بۆ دروست دەبێت ئەلێرە ئەگەر بتوانن لە ڕێگەی ئەمەوەی تر دیاریکەین دەڵێن فؤاد و ئەو وەستانە کە بەرامبەر ئەو شتانەی کە لە عالەمی ماوەڕای شەهادە هەن ئەو شعورە دەجوڵێنێ یعنی بۆ نمونە ئینسان لە ڕێگەی ئەوەی کە لە عالەمی شەهادە هەیە دەچێت لە عالەمی ماوەڕای شەهادە هەست بەخوا دەکا یعنی دەرک بەخوا دەکا نەک هەست دەرک بە خودا دەکا کە دەرکی بە خودا کردەوە لەنا فؤادی چی دەکا شعورێکی تایبەتی دەداتێک کە شعورە تایبەتە شعورێکە لەو کاتە دروست دەبێت کە تۆ دەرک بە خودا دەکەی دەرک بە صیفەتێک لە صیفاتەکانی خودا دەکەی ئەلێرە ئەو شعورەت بەرامبەر بە خودا بۆ دروست دەبێت یعنی لێرە پەیوەندی خوا و ئینسان دەبێتە پەیوەندێکی شعوری و پەیوەندی ئینسان بە عالەمی
ما وراء شهادة دبت بيونديك شعوري زندو يعني أم شعوره وادكاك تو أو هالوزجيرية بكي كبيويستا بكي حسب أويك دوي أو حق باطل جاكر دوتوش حق وشي باطلة أو أنا جادكيت وطبعا ليرش تبقى جرنجا كانت لكتابك بن نقدي عقلي بتي باسي موضوع خلودي نفس دكا باسي خوا دكا باسي گردون دكا آيا گردون لا نهاية بكوتا أزلي وأبدية يا وكو أزلي وأبديني آيا الروح نفس دمينتوا يا لنا ودا شيويش آيا خوا هيا يعني طبعا أمس مسألة كانت كتابكي نقد عقلي بتي بشكي زوري ترخان دكا بو مناقشاني بو برامبر مسألة هي وأما أو موضوعانا كناصر ناويان دني أواني كلما وراي غيب هي يعني بمعنى هيك تو دقيت أوي بو نمونا روح لناو ناشي دقيت أوي كقردون أزلي وأبدي وما لا نهايين دقيت أوي كخدايا بو قردون هي كاتيا دقيت بمشتانه ودرب بمشتانه دقي تو لناوتات شي دوز دبي جورك لمشاعر دوز دبي كاتيا كبير أمانة بلا مانه دقيتو أما شاعرانه جورك لمشاعري تايبتن جوازا لو مشاعرانه كتوها تبون منا برانبر دا صلاة دارك هزي هي ولا هركاتي كابيه ودتواني أمانة بخاطر ما ترسيوها أنتو بخاطر ما ترسيوها وجوازا لو ترسوها أو شتا سايكولوجاني كاي يعني اللي رجوري كيتل مشاعر في هذا كأم مشاعر عادتيانا نية إما همانا لا برانبر اشتكانا أما شاعرانا وادا كان أو زانينكي زندو بيت أما بالنسبة قلب فؤاده طبعا موضوع كتير هي دعاء أول يا سيانة طبعا ليراتو حقنا حق بوجادبته بلام خير وشرط بوجانبته يعني زانيني أمانة هيك تبيناله لبرامبر أوا من كنت مبرزم خواردن هيك أم خواردن دبيت بيخوم يا نابيت بيخوم يعني ببي ناصر أوي كبقلب أوي بصريات عالمي شاهده يا ساكاني حاكم لسر عالمي فيزيكي دركردن دمانه نادگەیەنە بەوەی کە چی بکەیت و چی نەکەیت دەبێت بیکەیت و یا نابێت بیکەیت دەبێت ئەو شتە بکەیت یا نابێت بیکەیت یان ئەمانە ڕەتیان هیچ شتێک نادەن بە ئیرادە لێرە لەبارەی ئەوەی کە فەرمانی پێ بکەن ئەوە بکا یا نەکا ئەمانە تەنها چی دەکەن شتەکان ڕۆشن دەکەنەوە چی وایە و چی وانییە چی وایە و چی وانییە یعنی چی حەقە چی حەق نییە چی ڕاستە چی ڕاست نییە یعنی ئەمە ڕاست و ناڕاستمان نیشان دەدات بەڵام ناتوانێت هیچ فەرمانێکمان پێ نادا لەبارەی ئەوەی ئێمە کەوتینە بەرامبەر شتێک دەبێت بیکەین یا نابێت بیکەین یعنی دەبێت و نابێتەکانمان پێ نادا تەمەنەوە دەڵێ چی بکەم و چی نەکەم یعنی ئەمەم پێ نادا ئەرێ ئەمە بکەم یا نەیکەم دەتوانم بیکەم بەڵام بیکەم یا نەیکەم ئەوەمانە لەکوێ وەرگرین لەبەرەوە تۆ بە هەر جۆرە بچقۆڵ ببیتەوە لە عالەمی شهادة يعني سيستم أو نظام وياسكاني درك بكي وعالمي غيب تو بقيت أو هاد نتيجة لبرامبر خلودي نفسه لبرامبر قردون وقردون برو كيدر وشيو وكوسمولوجيا يعني قردون ناسي يا بقيت أوي كخوا وصفة كاني خوا أمانة هيتشي يعني أو فرمانا لورنا يجي كمان شيء كم وشينا كم شو كأمانة ياساي كردني قردونه یاسای بوونیشتەکانە ناصر دەڵێت لەمانە ناتوانین ئێمە چی وەرگرین سیستەمی ئەخلاقی ئەوەی کە فەرمان دەدا دەبێت ئەمە بکەم یان نابێ بیکەم ئەی کەواتە لە چی وەریگرین ئەو دەڵێ لە سەما کەواتە سەما وش هێزێکی ترە لە هێزەکان ئەم ئوزنە نییە لە عەرەبیە ئەمە تەنها وەسیلەکەیە رادیۆ شەشتە بیستنی هەیە چونکە دەنگ وەردەگرێت مسەجەلێک دەنگ وەردەگرێت و دەیداتەوە بەڵام بیستنی نییە ینی ئەوە تەنها وەرگرتن و هینەکەیە ینی گوێی هەیە بەس بیستنی نییە
چونکە تەنها وەردەگرێ بەس تەحلیل ناکە لێکدانەوەی نییە بەس ئەو هێزەی تر هێزێکە چی تەحلیل دەکا گوتن تەحلیل دەکا شی دەکاتەوە لێکی دەداتەوە ئەم هێزەش هێزێکی ڕوحیە ئەم هێزە ئەو پێی وایە ئەم هێزە خاسە بە دەرکردنی یاسا ئەخلاقیەکان یعنی ئەو یاسایانە وەردەگرین لەبارەی ئەو شتانەوە دەبێت چی بکەین و نابێت چی بکەین دەتوانین بەڵام دەبێت یان نابێت چونکە دەتوانین شتەکە فیزیکیە و دەکەوێتە ناو فیزیکەوە یاسا فیزیکیەکان بەڵام دەبێت یان نابێت ئەوە یاسای ئەخلاقی و ئەم دەبێت یان نابێت بۆی چیەوە دروست بووە ئەم اختیارە کە ئینسان دوو ڕێگای هەیە دەبێت یان نابێت بۆ ئیرادەوە کە حیوانات ئەلێرە ئەو ئیرادەی نییە ئەو پێی وایە ئەم ئەبێت و نابێتانە ئێمە تەنها دەتوانین لە ڕێگای وحیەوە پێیان بگەین تەنها لە ڕێگای وحیەوە یعنی خدا پێغەمبەرەکانی ناردوون و وحی ناردووە لە ڕێگەی ئەم وحیەوە ئەم وحیە پێمان دەڵێ دەبێت چی بکەین و نابێت چی بکەین و ئەم وحیەش بە بیستن دەبیستێت کەواتە یاسا ئەخلاقیەکان ئێمە لە وحیەوە وەردەگرین باشە یاسا ئەخلاقی لەرە پرسیارێک دروزێت یاسا ئەخلاقیەکان ئەگەر لە وحیەوە وەربگیرن یعنی دەبێت لەو کتێبە یا دەبێت بڵێ وحی بۆ هەموو ئینسانەکانی تریشەیە یا ئەگەر وحیت تایبەت کرد بە کۆمەڵە کەس ئەوە تەنها ئەوان ئەو یاسایانە وەردەگرن و ئەو کاتە ئەوەی ئەوان وەریان گرتووە دواتر نووسراوەتەوە ینی کتێبەکانی وحی دەبێت یاسا ئەخلاقیەکان لێرە بەڵام ئایا ئەمە وایە یاسا ئەخلاقیەکان یعنی لەوێ هەن یا لەوێ نین یا چی هەیە لەوێ وحی چیمان دەداتێ ئەمە ئەو پرسیارەیە کە لەوانەکانی دواترە وەڵامی دەدەن